حسرەتی ئەوەم ببمە نیقاب بابم ڕێگرە. یعنی زۆر لەگەڵم گوتیە، زۆر لەم شەڕح کردێکە ئەجر و پاداشتی زۆرە، هەر دەڵێن ناگرم ببیێ نیقاب ئاشات لێ دەکەم. لا حول ولا قوة إلا بالله. زۆر بۆ بڕوون کردیتەوە بەخۆشی و ڤیدیۆی مەلایەن زۆر لەو پێ کردیا، دەڵێ دەزانم خێری تێدا، بەس ئەمن لێ ناگرم ئاشات لێ دەکەم. پرسیارەکەم ئەوەیە ئایا من تاکەی ئەوم لەو نووسراایە کە مەبەستم ئەوە ببمە نیقاب و ڕێگرم هەیە؟ حتمما تۆ خۆی پەروەردگار لەگەڵ نیەتی خۆتە ئەیکات، گویا کە ئێستاش کە ڕێگریت لێکرێ ناتوانانی نیقاب بپۆشی، یەقینت هەبێ خوای گەورە ئەو ئەجرت بۆ ئەنووسێت. خەڵک کچەکەی ئەبێ بە کچە مۆدێل و ئەبێ بە ڕەقاسە و ئەبێ بە ساقی لە مەیخانەکانە، باشە باوک ئەداتە سەر خۆی ئاڵێ کچەکەم کورە وامەکە بۆ خاتری خوا وامەکە، باوکێکش کچێکیش ئەوەنە ساڵح بێ بڵێ باوە ئەمە بە نیقاب، باوکی نایەڵێت. ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون. یاخوا خوای گەورە ڕووسپید کات، بەردەوامت کات، ئینشاءڵڵا تۆ مەئجووری خوشکە بە ڕێزەکەم. بەڵکو ئینشاءڵڵا ئەو کاتە کە مێردێکی ساڵحی دینداری خواناس بوو بە باوکی مندارەکانت، ئەو کاتە ببە بە نیقاب و تەواو ئازادی دینی خۆت لەو ماڵەیە ئینشاءڵڵا. هەر لەسەر ئەو نیقابەشە، یعنی هاتووتۆی هەندێک ماڵی خزمان ناکە، هەندێک ماڵە خزمان هەن نیقابن هاتوویان ناکە. لا حول ولا قوة إلا بالله. خوا هیدایەتی بە. دەڵێ سەردەمی خۆمان ئەمە قەدیم نیقابەکان ئافرەتی باش نەبوو، ناهێڵم ناوم بێتە سەر. لا حول ولا قوة إلا بالله. ئەویش بۆ خۆی جەهالەتە. تۆ زۆر دوعای خێری بۆ بکە، دوعاش یەقینت هەبێت گۆڕانکاری بەسەر ئەو خراپەیە هێنێت.